ئیسرائیل مەترسیدارترین پیاوی ئێرانی کردە ئامانج. ئەو پیاوەی کە کۆماری ئیسلامی ئێران پشتی پێبەستە بوو لە داڕشتنی بڕیارە چارە نووس سازەکانی وڵاتەکەیدا و ئەویش لە ناخی خۆیدا بڕوای وابوو کە ئەو ڕێبەری داهاتووی ئێران ئەبێت. پرسیار لێرەدا ئەوەیە بۆچی ئیسرائیل لە کوشتنیدا دواکەوت و زووتر نەیکردە ئامانج؟ بێگومان باسی عەلی لاریجانیتان بۆ ئەەکەم. لاریجانی کە ڕۆژی سێشەممەی ئەم هەفتەیە لەلایەن ئیسرائیلەوە کرایە ئامانج بەرپرسێکی ئاسایی ئێرانی نەبوو. بەتەنیا بە ڕوخسارێک دەرنەئەکەوت، بەڵکو لە ناولووتکەی دەسەڵاتی ئێراندا دەڕوخساری دەسەڵاتی جیاوازی خۆی دەنوان. ئەفسەرێکی پێشووی سوپای پاسداران بوو، سەرۆکی پەرلەمانی وڵاتەکەی بوو، سکرتێری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی و بەرپرسی یەکەمی میدیا و ڕاگەیاندن و ئەندازیاری ئەو بڕیارانەش بوو کە لای خۆیەوە دەستیان پێ ئەکرد و هەر لای خۆشیەوە کۆتاییان پێ ئەهات. هەمان کات مامۆستای فەلسەفە نووسەری 6 کتێب دەربارەی بیرکردنەوەی زانست بوو. پیاوێک بوو باسی لە ئازادیەکان دەکرد و فیشەکیشی بەو کەسانەوە دەنا کە بیزانی با سنوورەکەی ئەبەزێنن. هەموو ئەوانەی سەرەوە وایان کرد بوو کە دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا و ئیسرائیل گرەوی لەسەر بکەن، چونکە وەک کاریزمایەک دەیان بینی کە دەتوانێت لە دوای خامنەئیەوە کۆنتڕۆلی تەواوی ئێران بکات. بەڵێ پیاوێکی بەهێز و براگماتی لە ڕۆژئاوا تێئەگەیشت و دەیزانی چۆن بە زمانی ئەوان قسە بکات. بەڵام ڕۆژئاواییەکان لە یەک شتی ئەو پیاوە تێنە ئەگەیشتن کە بەو ڕادەیە کەسێکی هەڵپەرست نەبوو، نەشیان دەتوانی وەکو سیخوڕێک دەستەمۆی بکەن. بۆیە بڕوایان وابوو کە لاریجانی پرۆژەیەکی تایبەتە بۆ داهاتووی ئێران. بەڵێ لێرەوە ناکۆچەکە دەستی پێکرد. لاریجانی نەیدەویست پیاوی قۆناغێکی ڕاگوزەر بێت، بەڵکو هەوڵی داوە خۆی بکاتە چەقی هێزە نوێیەکە. بۆیە ڕاستەوخۆ و بێمنەتانە تەحەدای ترامپی کرد. لە هەموو بۆنەیەکدا باسی لە خۆبایی بوونەکانی ئەو سەرۆکەی ئەمریکای ئەکرد و هەوڵی دا وەک ڕکابەرێکی جیهانی دەربکەوێت، نەک بە تەنیا بەرپرسێکی ئاسایی ئێرانی. لە ناو خۆی وڵاتەکەشیدا چونکە هەموو دەستگاکانی دەوڵەت بەژێر دەستی ئەودا تێپەڕی بوون، هەموو شتێکی لەبارەی ڕاگەیاندن، ئاسایش، دادوەری، سیاسەتەوە دەزانی. تەنانەت خودی خێزانەکەشی تۆڕێکی هەژمون ئاسایی ناو ئێران بوون. جگەلەوەی لە پیاوێکی ئاینی گەورە لەدایک بوو، یەکێک لە براکانی سەرۆکایەتی دەستگایداد و یەکێکی دیکە ڕاوێژکاری ڕابەر و برایەکی جێگری وەزیر و هاوسەرەکەشی کچی یەکێک لە گرنگترین ئایکۆنەکانی شۆڕشی ئیسلامی ئێران بوو. بە کورتی هەموو دەسەڵات و سیستەمە جۆرا و جۆرەکانی دەسەڵات لە ناو باسنەی لاریجانی دەجوڵانەوە. بەڵام مەترسیدارترین ڕووی لاریجانی دەسەڵات نەبوو، بەڵکو بیرۆکە و تێڕوانینی بوو. ئەو نە بە تەواوی بڕوادار بوو بە ویلایەتی فەقیه، نەڕەتکەرەوەشی بوو. وای دەبینی کە ڕاستی چەندین ڕووی هەیە و دەوڵەتیش دەتوانێت ئاین و زانست لەلایەک و سەرکوتکردن و ئازادی لەلایەکی دیکەوە بەیەکەوە کۆ بکاتەوە. ئەمە وای کردبوو لاریجانی مەترسیدارتر بێت لە هەر توندڕەوێکی تەقلیدی، چونکە دەتوانێت پاساو بۆ هەموو شتێک بهێنێتەوە. لەبەر هەموو ئەمانەی سەرەوە ڕۆژئاواییەکان وەکو ئەندازیاری سەرکوتکردن وەسفیان کرد، چونکە پیاوێک بوو وڵاتەکەی لە مەترسیدارترین ساتەکانیدا پەنای بۆ دەبرد، بەڵام کۆتاییەکەی بە شێوەیەکی جیاواز بوو. کەواتە بۆچی ئیسرائیل لە کوشتنی لاریجانیدا خۆی دواخست و هەر لە سەرەتاوە وەکو ئەوانی دیکە نەیکردە ئامانج؟ چونکە گرەوی لەسەر کردبوو بۆ داهاتووی ئەم وڵاتە. بەڵام کاتێک بۆی دەرکەوت کە ناتوانرێت ئاراستە بکرێت و وەکو سیخوڕێکیش مامەڵەی لەگەڵدا بکرێت، ناچار دۆسیەکەی یەکلا کردەوە. لێرەدا دوا پرسیار ئەوەیە: ئایا چیرۆکی لاریجانی کۆتایی هات یاخود کوشتنەکەی دەرگایەکی نوێی ململانێ لە ناو ئێراندا دەکاتەوە لەسەر ئەوەی کە چێ دەسەڵاتی دوای ئەو دەبێت؟